سڵاو و ڕێزم هەیە بۆ بەڕێزانەی شەبەکەی پەیام کە زەحمەتان کێشاوە کە هاتوون بۆ سەر چۆمی جەخەت و بەنداوی جەخەت و ئەڵبەتە ناسراو بە سەدی شەهید کازمی ئێستا لە نەخشەدا بە خێراتنتانەکەین زەحمەتان کێشاوە زۆر بەخێر بن. ئەم تەعاونیە ئێمە لە ساڵی 1370ەوە بە شمارە سەبتی 904 دایر بووە بە سەبت گەیوە. زیاتر لە 300 عضو فقط تەعاونی سەیادانی سەقز عضوی هەیە و لەسەر ئەم چۆمە کەسبی دەرامە دەکەن و نانەخۆن. هەروەها تەعاونی ئازەربایجانیش دوو تەعاونی هەیە هەرێکێ بە عضوێتی 30 نەفەر ئەوانی لە مەحدودەی جۆغرافیایی ئازەربایجانی غەربیە ڕاوەکە. تەعاونی ئەمە چەند ساڵێکە ئەوە بۆ ماوەی 5 ساڵە کاری گروهی دەست پێ کردووە. چەند ساڵێک لە پێش تەشکیلی تەعاونیا ڕاو بێبەندوبار بوو، هەر کەسانێک بۆ خۆی هات بێڕەویە و سەیدی غەیری مەجازیانە کرد، ماسیایەکی ورد و ئەمانەیان ڕاوە کرد کە دەرامەدی بۆ خەڵک نەبوو، زەرەریشی بۆ محیط زیست و بۆ چۆمەکە بوو. دوای ئەوە بە هاوکاری بڕێک لە مەسئولان و خەڵک کەوت نەفکریەوە کە تەعاونی تەشکیل بن. تەعاونیان دامەزران بڕێک منەزەمتر ڕاوکرا. ئێستا دوای ئەوەش کە تەعاونی دامەزرا ماوەی 5 ساڵە تەعاونی سەیدی کردووە بە گروهی کە منەزەم و دەقیق و زۆر عادڵانە گشتی وەک یەک ڕاوەکەن و لە سەیدەکەیە شەریکن. یعنی دی کەس وانە بڵێ مەسەلەن کەسێ ملیۆنێ دەرامەدی بێ و کەسێکی تری 100,000 دەرامەت بێ لە هەفتەیەک. لە کولە تەعاونی ئەم ساڵ بەرنامەکەمان وایە دوو دەورە دوو گورون هەر گوروی 4 ڕۆژ ڕاوەکەن، دوای دوو نۆبەتێڕاو کە بێتە 8 ڕۆژ کولەن دەرامەدەکان نمایەندە گوروەکان جەمیەکەن و تەقسیمیەکەن بەسەر ڕاوچیەکان. ئەم سەدی شەهید کازمی یا جەخەتووی بە ناو کوردی وەک زۆربەی هاوشاریانە زانن لە 35 کیلۆمتری شاری سەقز و 30 کیلۆمتری شاری بۆکان دایر بووە. سەکۆیەکیشمان هەیە سەکۆی ماسی فرۆشی و عەرزەی ماسی. کولەن ماسی تەعاونی ئەمە لێرە کۆ بێتەوە و ئەدرێتە خزمەت مشتریان. جا ئەوانەی کە بۆ ماڵی خۆیان بە سوورەتی وردە دێن یا ئەوانەی کە بۆ عومدە فرۆشی و دوکانەکانی بن. بە خێراتنتان لێکەین بۆ تەعاونی سەیادانی 904 سەقز. کاکی جانکاری ئێمە تقریبەن لە برجی حەوتەوە دەست پێکا تاکو 15 ئیسفەند 20 ئیسفەند بەستەگی هەیە. ئێمە بە دوو گرو تەقسیم بووین، چەندەیەکین لەسەر ئەم سەدا بە دوو گرو تەقسیم بووین، هەر گرویەک 4 ڕۆژ ڕاوەماسیەکە. سەختی کاریشمان هەیە، بڵین کارەکەمان سەخت نییە، واقعان کارەکەمان سەختە لە سارد و سەرمایە دین، وەلی چی بکەین شکری خوددا ئەگوزەرێ خراب نییە. لە 8 ڕۆژە دەرامەدێک کە کەس ببێ لەم دوو گرووەیە تەقسیم یەکەین لە بینی ئەعزایە. وەلی تەنها مشکلێکی کە ئێمە هەمانە متاسفانە ئێمە بیمەمان نییە، یا هیچ ئۆرگانێک هیچ سازمانێک متەقەبلی ئەو شتە نابێ کە بێ ئێمە بیمە بکە. ئێمە ئەو مشکلەمان هەیە دەنا لە لەحازی کاریەکەمانەوە شکری خوددا گشتمان خەڵکی دێهاتین احتیاجمان هەیە بەم سەرسەدە و دین کارەکەین. خراب نییە کارەکەمان، ڕازین بە ڕەزای خوددا. ساڵان ئێمە بەچکە ماسیمان ناکڕی، چون ڕاو بە سوورەتی ئینفرادی بوو، هەر کەس بۆ خۆی بوو. ڕاوی بێڕەویاکرا، بە قەولی معروف سەیدی بێڕەویاکرا. هەر ڕاوچیە بۆ خۆی توانی زۆر بگرێ کەم بگرێ، چون لە بەهینی خۆمان نازانی خەرجێکمان ئێمە هەزینەیەکمان ناکرد بۆ بەچکە ماسیەکە، وەلی ئێستا بەچکە ماسیەکە بە پوڵی خۆمان ئەکردرێ، بە پوڵی عەزا کردرێ. کۆمەکایەکمانەکە شیلات، وەلی زۆر نییە. ئەکسەری پوڵی ئەو بەچکە ماسیە ئێمە خۆمان ئەیکڕین، شیلات کۆمەکمان ناکە.
ئەوە ماسیە کە ئالانەیگرین ئەو ماسیەیە کە لە نێو قایقەکەیە فیتوفاکە ئەوە بەدەنک تێەکەین بەدەنکیش لێگرین چون ئێمە بەچکەکەی بۆ خۆمانەی کڕین لە شمالەوە بەچکە ماسی بۆ دێنین هەر ئەوە نازەی کە تێکەن هەرو نەشتوانین لی بگرینەوە چون ئەو ماسیە گەراڕێزی ناکە ئەوە بە تێعداد دەهێنین بە تێعدادیشە ژیرێتەوە معمولاً لە فەسڵی گەرمایە زووترە و ماسیە خۆیە بەدەستەوە ئەژیرێ لە سەرمایە بڕێک ماسی کەمترە گرتنی سەختە بۆ ڕاوچی وەڵا لە گەرمایەکە کارەکەمان زۆر سەخت نییە وەلی بەرەو سەرما کە بڕۆین کاری ئەمەش سەخت دەبێتەوە زۆر ساڵ بووە سەدەکە بەستوێتی وەلی ئالێسا کە فەسڵی گەرمایە ڕاو خۆشە وەلی لە سەرما مشکلمان بۆ سازەکە مشکلی قایقمانە بێ مشکلی تۆڕجەمکردنمانە بێ چون ئاوەکە ساردە ڕاوچی ناتوانێ ئەسیێرە چون سەدە غەزای پێ نادرێ چون سەدەکە گەورەیە و بۆ خۆی خۆراکی زۆرە ئەگە قەرار بێ بۆ خۆمان غەزای پێبەی ماسیەکەمانە بێتە پەروەرەشی لەبەرەوەیە لێرە غەزا بە ماسی نادرێ هەر لە خودی سەدەکە تەغزیاکە بۆ خۆی غەزای هەیە واللهی ئەمڕۆ کە ماسیمان زۆر کەمە ئەمە بە 500-600 میتر تۆڕ و ئاو نەختە ماسیمان بووە زۆر بێدەرامەد و بێڕسقی واللهی نازانم جا دەلیلەکەی ماسیەکەمان خەوتووە تەواو بووە دەقیق نازانم ئەمان ئەلەتی ماسی کەمیەتی بەچکە ماسی کەم تێکرێ شیلاتیش بە سوورەتێوا کۆمەکیمان ناکا و سەهمی ماسیە کە قەرارە بۆمان تێکرێ کەمە بەشمان ناکە زمانێک دەرامەدی بۆ وەڵی کابرا زۆر کەیفی ساز بوومان بۆ خۆیان ئەم مەجبوریە نیا حەج کەزاڵم بەو دەرامەدەوە ئەو کارە ناکات بەیانی سەعاتی 5:06 دێن هەتا ئێوارە لێرەین کارەکەمان زۆر سەختە و لە چاو دەرامەدەکەی زۆر سەختە زۆر وەڵا ماسیەر فتوفاکە سلوێری پێڵێن فتوفاکی پێڵێن ئەم نەوعە ماسیە هەر لە پاییزە زیاتر زۆرە هەوا سارد بێ ئیتر و ماسیش ڕاو ناکە ناجوولێ ساڵانی کە بیکێتی تیا بوو ئەو بیکێتە لە جسانە زۆر چاکە ژیرە هەرانەوە ئەم ساڵ بیکێتی حیشتیانە ئەو چەند دەنکە ماسیمان کە تۆ یەک دانە بیکێتی تیان نیە فەقەت ئەو سلوێرەیە ئەو سلوێرش وەڵا هەوا سارد بێتر کەس نایبینی وەڵی کارەکەمان هەتا بڵێ سەختە هەتا بڵێ سەختە ژیانمان کولەن تەڕە بێت شغڵێکی زۆر سەخت و کەم دەرامەدا کارێتریشمان وایە بەجێمانە هێژەمان کارێکی کەمان نییە مەجبورینەوە بێ هەربین بەلایەوە ئەنیا لەو چلەی جسانەیە بۆ سەرمایە جاروایە وەردەردێنی ئالێرانەوە هەتا خوارەوە یەکسەرەی بەسێت ڕاوچیمان بووە ڕاوچی قەڵاکۆنمان بووە لە جستانە لە بینی دوو تیکە یەخا گیری کردووە دوو ڕاوچیمان متاسفانە خنکاون هەر ئەو مەورەدە بۆ خۆشم پێش هاتووە ئەڵبەتە ئێمە نەجاتمان بوو ڕاوچیانی کە بە فریامان گەیشت و نەجاتمان بووە قایقەکەمان چکۆلە بۆ ماسیمان تێکرەوە غەرق بووە وەلی شکر نەجاتمان بووە هیچ مەورەدێ پێش نهاتوە ئێمە لە بورجی 6 بەچکە ماسی دێنین تێیەکەین لە بورجی 15 حوتیشا دەسەکەین بەڕاو ئێمە لە ئەوڵی ڕاوە کە ئەگەر دەست پێەکەین تۆڕەکانمان لە ژمارە 7 دەست پێەکە زیاتر ماسیەکەمان فیتوفاکە دوایەوە کە فیتوفاکەکە گیرا و هاتە کەمی تۆڕێکەمان هەیە نەوعی ماسیەکەمان کەپورسیمی پێڵێن دوایەوە ڕاوی کەپورەکەین لەبەرەوە کە ئەلان ڕاوی فیتوفاکەی مەسە ماسیکەمان هەیە زەردە ماسیمان هەیە ئامورمان هەیە کەپورتەڵاییمان هەیە ئەوانەشە لەگەڵم ماسیە ئەژیرێ ماسی ئاخرەکەشمان کە ئەکەوێتە جستان ئەکەوێتە وەختی سەرما کەپورە کەپورسیمیە
ئەمە بازاری خەڵکە و ماسیەکە ئابە و سوورەتە ئافرۆشرێ ماسیەکە دێنی لەسەر سەکۆ گشتمان شەریکین بە یەک ئەندازە ئەفرۆشێ و قیمەت مەقتوحە وانییە کە بڵێ هەر ڕۆژێ هەر کەسێ هەر قیمەتێک پێی خۆش بێ بیفرۆشێ ئاوا قیمەت تابلۆکەمان لێیا ملاحزەیە فەرمونون قیمەتەکەمان مشخصە ئەیتر جەماعەتیش دێن هەر کەسێ دێ بە نۆبەی خۆی قیمەتەکانیشمان لە هەموو جۆرێکەوە هەیە لە 3500 من و ماسیمان هەیە هەتا 12000 تا ڕۆژی وایە 15000مان هەیە وانە بڵین لە یەک قیمەتە ئەمێنێ ئەمانە هەر هەژ ڕۆژ جارێ وەکو عەرزم کردن کە ئێمە پوڵ بەشەکەین پوڵەکە بەشەکرێت جەلەسەی سەرگرووە تعدادی سەرگرو 20 نەفرێکین قیمەت تەغیرە درێ ینی هەمیشەوە هەیە قیمەت چون ماسیەکە کەمە بێت و قیمەتەکەی چێتە سەرەوانیە کە بڵێن ماسیەکە قیمەتەکەی بێتە خوارەوە وەلی ماسیەکەی جوانە ملاحزەی فەرمونون ماسی گشتی زین و بە سوورەتی تەبیعی لێرە عەرزاکرێ بە خەڵکو و زۆر جوان مشتریەکانیش رازین تا ئەو حەدێک کە خۆمان پرس و جۆمان لێکردوون گشتیان رازین و ئێمەش هەدەفمان جەلبی ڕەزایەتی خەڵکە خەڵکی وڵا لە ئەکسەری شارەکانەوە دێن لە بۆکانەوە دێن لە سەقزۆ دێن لە بانەوە دێن لە دیواندەرەوە دێن لە مهابات و میاندواوە دێن مشتریمان هەیە لە هەموو جێگایەت هەموو نقطەیەکۆ لە دێهاتەکانیشەوە هەر مشتریمان بووە چون ئەوەی کە ماسیەکەی خواردووە مەسرەفی کردووە ئەزانێ ماسی نوعی ماسیەکەمان تام و بۆی ماسیەکەمان لەگەڵەوانی دیکە فەرقی زۆرە ناتوانین قیمەتی زیایی لە هیچ کەسێ بسەنین لە دوای ئەوە ساڵان ماسی ئەنواعی ماسیە گیرا گەورە گیرا وردە گیرا ئێمە ساڵان قایەقمان بوو چون بە سوورەتی ئینفرادی بوو زۆر یەگر ماسیەکەی بۆ نافرۆشرا ئەماوە بەدەستی ئەماوە خراپە بوو ئەدی لە عەرزی چۆن بڵم 10 و 20 ڕۆژ زۆریان نەگرد و وڵاتیان پڕە کرد لە ماسی وەلی واقعەن ئەو ماسیە زایە ئەبوو وەلی ئێستا ماسی زایە نابێ ئەگەر بزانین کە ماسی زۆرە ئێمەش ماسی ناگرین بە ئەندازەی ئەوە ئاگرین کە بفرۆشرێت کە لە ناو بازاڕە نەمێنێت و ئەلان ئەبینی لە شارەکانە ماسیەن زۆر هەیە ماسی وەلی ئەو ماسیە نییە واقعەن ماسی ئێمە بۆ حەدە نەگەیشتووەکە بگاتێنە ئێمە تەنها داواکاریەکمان لە ئیدارەکانی خۆمان لە شیلاتی خۆمان چون ئەو سەدە 3 شاری بەسەرەوە 2 ئوستانە ئوستانی ئازەربایجانی غەربیە لەگەڵ کوردستان وەلی تقریبەن بڵام چۆن 90% و ئاوا لە تحتی نەزەری ئوستانی کوردستانە ئێمە ژەو داواکاریەمان لە ئوستانی کوردستانە کە واقعەن چەند ماڵ لێرانە نانەخوا چەند نەفەر 277 نەفەر عزوی ئەو تەعاونی 904 سەقزە ئەو چەند نەفەرە کە بە سوورەتی مستەقیم لێرە نانەخۆن کاسبەکەیان ئەوەیە کاسبی ڕوزمەڕەیان ئەوەیە ئێمە داواکاریمان لە ئوستانی کوردستان لە شیلاتی ئوستانی کوردستانە لە مەسئولەکانە لە فەرماندارە لە ئوستاندارە واقعەن فکرێ بە حاڵی بەچکە ماسی ئێمە بکەن ئێمە بەچکە ماسیمان نییە ئەوەی کە 270 و خوردەیەک بە سوورەتی مستەقیم کە لێرە نانەخۆن ئەوە هیچ لەوانەیە بڵم 300 نەفەری کە بە سوورەتی غەیرە مستەقیم بە سوورەتی عەرزەی ماسی کە ئەیبەنە بازاڕەکان و لێرە نانەخۆن ئومیدوارم ئینشاءڵڵا کە بتوانن مەسئولین فکرێ بکەن کە فکرێ بکەن بۆ بەچکە ماسیەکەمان چون واقعەن ئێمە ئەلان زۆر فشارمان لەسەرە دەرامەدەکەمان کەمە دەرامەدەکەمان لە حەدێکی بڵم چۆن زندگیەکی عادیە ئەگەر ئەوان بەچکە ماسی تێ بکەن ئێمە توانین حتا ارتقای کارەکەمان کرد کارەکەمان جوانتر بێ بتوانین لە شارەکانی تر لە ئوستانەکانی تر حتا پەخشکنەندەمان ببێ لە ئاخرە زۆر تەشەکورەکەین لە شەبەکەی پەیام کە زەحمەتی کێشاوە گەورەی کردوین کە هاتووەتە ئێرە ئێمە بە ئفتخارێکی زۆر گەورەی ئەزانین زەحمەتان کێشاوە هاتوون لا عینی حوزەی میرەدیەوە هاتوین خەڵکی تەموتەی
هاتوین بۆ ئێرە بۆ ماسی دەوری 7 کیلۆمیترە بێ ماسیەکەی ماسی چاکە و بە خاتریەوە هاتوین بۆ ئێرە هاتوین بۆ ماسیەکەی تازە ماسیەکەی زۆر ڕێک و پێکەوت بەوەی تازە ێزانین بە سالم ێزانین ئەوە ئێمە لێرە لەگەڵ وەسام حەمەدا ماسی کارەکەین بۆ خەڵک دەستە سەد شەید کازمی مەجبور بە سەقزە شیرێ بە 600 من و لە کولی شارەکان و دێنتر لە بانە لە سەقز لە تەبرێز لە میاندواوە کولەن دێن بۆ ئێرانە بۆ ماسیەکەی ماسیەکی زۆر جوانە مشتری تەوای هەر بەدڵێتی ماسیەکەی چەند وەک ماسی نێوشار نییە ماسی پەروەرشی دێنن مەسەن بە نێوی 100 شەید کازمیی فرۆشن ماسیەکەی هەر بە نێوی 100 مای فرۆشن مایەی ئومێدم هەناسەی ژیانم ڕەگی حەیات و خوێن وەسرێنم هەیدادەی بێداد هەیدەر بەدار خۆم باخەوانەکەی باخی بێبەر خۆم باخی بێبەر خۆم ئەی بارانە و بارانە وەی هەوای بارانە ئەی خۆشە وەی هەوای بارانە ئەی خۆشە ئەرێدا تەرسێم بمەرم جوانێ گیان لەوە دوور وێڵاتە ئەی هاوار لەم دوور وێڵاتە زادەی دڵێ پڕە لای خۆزگە و ئازیزەم ئۆف و ئاواتە دەی هاوار ئۆف و ئاواتە